هەوردومانەکانی هەولێر چەند هۆکارێکیان هەیە بەڕای من. بەشێکیان ڕەبتی بە پەیوەندی نێوان ئێران و ئەمریکا هەیە. ئێران بە شێوەیەکی وازح بە ئەمریکا ئەڵێت عێراق لە کوردستانەوە تا باشووری هی ئێمەیە، ئێوە بۆتان نییە بە هیچ شێوەیەک شتی تیا بکەن و ئێمەش بە کەیفی خۆمان لە کوردین لە شیعین لە سوننە ئەدەین، کەس بۆی نییە بکەوێتە ناو ئەو هاوچێشەیە. تا ڕادەیەک ئەو لایەنەی کە بە قسەی ئێران نەکات، بۆ نمونە لە سیاسەتی دوای پارتی و هاوپەیمانێتەکەی لەگەڵ سەدر و باسەکرێت کە ئەوان لایەنە شیعەکانی تر ئەڵێن ناوماڵی شیعی تێکداوە. یەکێک لە احتیمالەکانی کە خەڵک باسی ئەکات ئەوەیە کە ئێران وەکو تۆڵەسەرنەوەیەک لە پارتی، وەکو پایامناردنێک بۆ پارتی کە ئێمە ئەتوانین لێتان بین، ئەتوانین ئەزیەتتان بین. ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە تەبعاً باس لە مەلەفی غازەکرێ کە ئەو باسکردنەی هەرێمی کوردستان کە ئەوان غاز هەناردە دەکەن بۆ دەرەوە، ئەمە وا لە ئێرانە کات دەوری کەمتر بێت لە عێراق، چونکە ئیمڕۆ ئەو کەمیەی کە لە غاز هەیە یاخود ئەو بڕێی غازەی کە پڕەکرێتەوە بۆ پێداویستی ناوخۆی هەرێم لە ئێرانی کڕن بە سەری بە نرخێکی زۆر زیاتر لە بازاری دەرەوە. ئەوەی کە بیستومە تەبعاً ئەکید نیم، چونکە ئەو مەلەفە زۆر شەفاف نییە بەڕاستی لەلایەن هیچ لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. وحدەی ئەگەر بە 5 بێ ئەوان بە 12 ئیکڕ، هەر عێراق بە شێوەیەکی گشتی بە سەرێکی زۆر زیاتر ئەیکڕێ. بۆیە کە باسی نەوت و غازەکرێ لە هەرێمی کوردستان یاخود بەرهەمهێنانی غاز، ئێران ئەترسێت و ماڵی شێخبازی بەرپرسی کۆمپانیای کار ماڵی ئەوی کردە ئامانج وەکو پەیامێک بوو بۆ هەرێمی کوردستان. یەکێک لە بەرپرسەکانیان وتبووی ئێرانیەکان، وتبووی ئێمە ئەو موشەکەمان نات چەند پەیامێکی تایە و با خۆیان تەحلیلیکە، یعنی وازەحە میشەکە. تەبەن لێرە شتێکی ئەساس هەیە، پەیوەندی بەستن لەگەڵ وڵاتانی دەوروبەر شتێکی ئاساییە و تەبیعیە، بەڵام نابێت لەسەر حسابی کوردی پارچەکەی تر بێت. کوردی عێراق و وڵاتانی دەوروبەرمان هەموو وڵاتەکان کوردیان هەیە، تورکیا بێت، ئێران بێ، سووریا بێ، ئەو وڵاتانەی دەوروبەری هەرێمی کوردستان کوردی تایە. پەیوەندیمان لەگەڵ ئەو وڵاتانە لەسەر حسابی کوردی ئەو پارچانە بێت کارێکی کوشندەیە بەڕێی من. و بۆیە بەنەتیجە ئەو بیانوانەی تورکیا کە ئێستا پەلاماری هەرێمی کوردستانەدا بە بیانووی پەکەکە ئەوە 40 جارە، چل هەمین کامپەینەی کا تورکیا و هیچ فای 40 جاری تریش بێ پەکە هەرە بێنێ و بەوە تەواو نابێت. ئەو سیاسەتەی ئەردۆغان کە بۆ کاری ناوخۆیەتی نابێت کوردی عێراق لەگەڵی بڕوە یاخود بەلای کەمی بێدەنگ بێت لێی، یعنی ئەبێ عەلە الئەقەڵ قسەیە بکە بڵێ ئەم سیاسەتە هەڵەیە، کێشەی کورد لە ناو تورکیا بە پەلاماردانی قەندیل و قەسفی شنگال و قەسفی ڕانیە و ئەو شوێنانەی تری و کونەماسی و ئەو شوێنانەی تر حەل نابێت. چارەسەرکردنی کێشەی پەکەکە ئەبێ بە ڕێککەوتنێکی ناوخۆی تورکیا و کێشەکە چارەسەرەکەشی لەبەر دەستیانە. ئیمرالیە لە ئیمرالیە چارەسەرەکە و لە قەندی لە لەسەرکردەکان با ئەردۆغان وەکو چۆن جاران پەیوەندی لەگەڵەکردن و قسەی لەگەڵەکردن و لە ئۆسلۆ، با جارێکتر کوردی عێراق بەڕێی من ئەتوانێت یارمەتی دەربێت لە زیندووکردنەوەی دایالۆگی نێوان تورک و کورد. تێکەڵی حزبی یاخود پەیوەندی لایەنە سیاسیەکان هی کوردستان، هەموو کوردستان کاریگەری زۆر کردووە لەسەر بنەما سەرەکیەکانی بەڕێوەبردننی ئەو ناوچانە. یعنی ئێستا ئێمڕۆ پەیوەندی نێوان پەکەکە و پارتی باش نییە، یعنی تورکیا هەر شتێ بکات پارتی چاوپۆشی لێکە بە عەمەلیە. یعنی حەو مەدەنی تاکو ئێستا شەهید بووە بەو هێرشانەی تورکیا. پارتی یاخود هەمومان لە هەموو لایەنەکان باشترە زانن ئەوانەی کە لەو ناوچانن کە نەک بەم هێرشانە بە 100 هێرشی تری ئاوا پەکەکە لە ناو ناچێ، با پەکەکە هەمووی لە کوردستانی عێراق دەرچێ، ئەی کوردستانی تورکیا چی لێ ئەەکەی؟
پەکەکە بە چەک تەواو نابێت پەکەکە بە دایلۆگ و بە پرۆسەیەکی بە حەلێکی سیاسی ئاشتیانە ئەگەر شتێکی سیاسیان هەبێت لە ناو تورکیا شتە تەسلیم بوونەوە نا کارێکیان هەبێت کە وەزعێکیان هەبێت کە بتوانن بگەڕێنەوە وەکو کورد خەباتی خۆیان مەدەنی و سیڤیلی خۆیان بکەن ئێمە پێش هەموو کەسێک پاڵیان پێوەنەی کە بگەڕێنەوە بۆ ناو تورکیا ئیشان چێ لێرە ینی ئەمە ئەساسە بەڵام بەو شێوەی ئێستا ئەردۆگان عەقڵێکی هەیە بە سیاسەتێک ئەوێ بڕوە و ئێمەش هەروە لەگەڵی بین و چەپڵی بۆ لێن یاخود بەلای کەمی چاوپۆشیشی لێ بکەین بەڕێی من لە بەرژەوەندی کورد نییە ئەمەی کە ئێستا ئەکرێ وردە وردە تورک بوونی زیاترە لە ناو خاچی هەرێمی کوردستانی عێراق تەنانەت ئەگەر بەیانی بڵێ پەکەکەش لەو ناوچانە نەما تورک دەرناچێت لە کوردستانی عێراق و پەکەکە ئیمڕۆ تەواوکەن بەیانی یەکێتی و پارتیش تەواوکەن تورک یاخود ئەردۆگان یاخود دەوڵەتی تورکیا دژی هەموو شتێکی کوردیە بیرتانە لە یابان لە تۆکیۆ مارەزێکی فۆتۆگرافی کرا بۆ فۆتۆگرافەرێکی کورد سەفیری یابانیان بان کرد لە ئەنقەرە احتیجاجیان کرد لەسەری کە باسی ڕۆژاوا ئەکات ئەڵێ نامانەوێ شتێک لە ڕۆژاوای کوردستان دروست بێت وەکو ئەوەی کە لە باکووری عێراقە ینی ناڵی کوردستان تەبان بۆیە دەوڵەتی تورکی و ئەردۆگان دژی هەموو شتێکی کوردین ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئەو پەلامار و هێرشانەی کە ئیکاتە سەر هەرێمی کوردستان بە بیانووی پەکەکە بۆ تێکدانی وەزعی هەرێمی کوردستانە بە نەتیجە بۆ ئەوەی ئیسباتی کات بۆ خەڵکی دەرەوە کە کورد ناتوانێت خۆی بەڕێوە ببات و هی ئەوە نییە کە ناوچەیەکی لەبەر دەست بێت و حکومڕانی بکە زۆر پێیان باشترە جێشی عێراقی ئێستا لەسەر وەکو بۆ نمونە لە ئێران لەسەر سنووریان لەگەڵ ئێران یەک مشکلیان نییە پازدار لەسەر سنوورە کوردی لێ نییە وەکو هێزێکی داگیرکەریش بێت لەوێت تەعاملی لەگەڵەکات و زۆری پێ باشتر لەوەی کوردێک هی خەڵکی ناوچەکە لەسەر سنوورەکەی بێت تورک ئەمە ئامانجەکەیەتی ناوێ بە هیچ شێوەیەک هیچ بوونێکی کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبێت ئێستا ئەم هێرشانەی کە ئیکاتە سەر ڕۆژاوە و ئەو هەڕەشانەی کە ئیکاکە بە هێرش بکاتە سەر ڕۆژاوە ینی تەنها تەفسیری ئەوەیە کە ئەوێ وەزعی کورد لە ڕۆژاوای کوردستان تێک بدات و بەلایەوە مشکلە نییە ئەو ناوچانە هەمووی بکەوێتە دەستی داعش و قاعیدە و ئەو لایەنە تۆنڕەوانە بەڵام نەکەوێتە دەستی کورد بۆیە کوردی عێراق بە تایبەتی کە تەنها کوردن پەیوەندییان هەیە لەگەڵ تورکیا ئەبێ ئەو شتە ڕەچاوکەن و لە دژی بوەستن